پارێدزراوەکانی بەرپرسان هەڕەشەیان لەسەرا. چۆن یەکێتی ئەوروپا بە دوواداچوون بۆ سپیکردنەوەی پارەی بەرپرسانی هەرێم و عێراق دەکات. قەبارەی پارێدزراوەکانی هەرێم و عێراق چەندە؟ ئەو پارێدزراوانە لەکوێ حەشاردراون؟ کەی ئەو پارێدزراوانە دەگەنەوە دەستی میلەت؟ بۆ یەکەم جار دکتۆر یوسف محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەران لەبارەی پرسی بردنەدەرەوەی پارە لە هەرێم ئاشکرای دەکات. ئەو پارانەی براونەتە دەرەوە دەیان ملیار دۆلارن. باسی 140 ملیار دۆلار دەکرێت کە لە دوای 2003ەوە لەلایەن بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستانەوە بە گەندەڵی براوەتە دەرەوە و پارەی میلەت و خەڵک بووە. دەشڵێت تەنها لە نێوان کابینەی شەشەم و حەوتەمدا 6 ملیار دۆلاری شیرینی گرێبەستە نەوتیەکانی هەرێم لەگەڵ کۆمپانیە نەوتیەکان دیار نەما، بێجگەلەوەی کە ساڵانە لە بەغداوە لە دوای 2003 و 2004ەوە پارە هاتۆتە هەرێم. لە چوارچێوەی موازنە و پارەی دیکەش لە دەرەوەی موازنە حەجمی ئەو پارانە دیار نین، زۆر گەورەترن لەو ژمارەی کە باز دەکرێت، چونکە قەبارەی گەندەڵیەکان زۆر گەورن. هەر لەسەر ئەو پرسەش پێشتر عەلی حەمەساڵح پەرلەمانتاری گۆڕان ڕایگەیاندبوو بەڵگەنامەی بردنەدەرەوەی 330 ملیار دۆلاری عێراق و هەرێمی کوردستانم لەبەردەستدایە کە لە ساڵانی 2006 تا 2014 لە ڕێگای 4 بانکی هەرێمی کوردستان بەشێکی گەورەی ئەم پارانیان بردۆتە دەرەوە. لە بەدواداچوونێکی ڕۆژنامەنووس ئیحسانی مەلافوئات دەرکەوتووە کە بەرپرسانی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم ملیارەها دۆلاریان بردۆتە دەرەوە. ڕۆژنامەی سەباح جەدید لە راپۆرتێکدا ئاماژە بۆ دەکات کە یەکێتی ئەوروپا چاودێری پرۆسەی سپیکردنەوەی پارە دەکات لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە. بەپێی راپۆرتەکە دوورگەی کاری و ماڵتا و قوبڕوس و هەندێک وڵاتی ئەوروپیش بوونەتە شوێنی بردن و سپیکردنەوەی پارە کە بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان بە شێوەی ڕێکخراو ئەنجامی دەدەن بە مەبەستی شاردنەوەی سەرمایەکانیان کە بە شێوەی ناشەرعی بەدەستیان هێناوە. سەرەڕای ئەوەی لە 2003ەوە تا ئێستا قەبارەی بردن و دزینی پارە لە عێراق و هەرێمی کوردستان نەزانراوە، بەڵام ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی مانگی ڕابردوو بڵاوی کردەوە بەرپرسانی عێراق زیاتر لە 150 ملیار دۆلاریان لە بانکە بیانیەکاندا داناوە. هەندێک شوێنی دیکەش باز لە بردنی 300 ملیار دۆلار دەکەن. نیویۆرک تایمز ڕوونی نەکردوێتەوە قەبارەی بردن و دزینی پارە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە چەندە، بەڵام جەختی لەوە کردوێتەوە کە هەردوو بنەماڵەی حکومڕانی هەرێمی کوردستان دەستیان گرتووە بەسەر گرێبەستەکانی وەبارهێنان و بازرگانیدا. هەروەها هەردووچیان پارەسپی دەکەنەوە و دەیبەنە دەرەوە لە ڕێگەی دەیان کۆمپانیاوە کە بە نهێنی دروستیان کردووە بۆ شاردنەوەی ئەو پارانە. لەو بارەیەوە یەکێتی ئەوروپا داوای لێکۆڵینەوە لە زیادبوونی دیاریدەی سپیکردنەوە و بردنەدەرەوەی پارەی هەرێمی کوردستان دەکا بۆ بانکە ئەوروپیەکان. جەختی کردوتەوە کە بەرپرسانی حکومی و هەردوو حیزب لە پرۆسەی سپیکردنەوەی پارەدا کار دەکەن. هەر بەپێی ئەو راپۆرتە دەسەڵاتی بانکی لە یەکێتی ئەوروپا لە ڕێگەی دامەزراوەی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە لە یەکێتەکە 118 کەسایەتی حیزبی و حکومی هەرێمی کوردستانی خستۆتە ژێر چاودێری توندەوە. هەر دکتۆر یوسف محەممەد دەڵێ ئەو کاتێ لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندا بووین کارمان لەسەر کردووە، هەر لە بەریتانیا و ئەڵمانیا و سویسرا کاری جدیمان بۆ کردووە. وە لە سەرچاوەیەکی ڕسمی بە شێوەیەکی ناڕسمی پێمان وترا کە 7 ملیار دۆلاری بەرپرسانی هەرێم تەنها لە سویسرایە بە گەندەڵی و فەساد براوەتە ئەو وڵاتە، بەڵام تا تحقیقی دادگا نەکرێت ناتوانین بە تەواوەتی حەجمی ئەو گەندەڵیە گەورەیە بزانین. ناوبراو ئەوەشی ئاشکرا کردووە لەگەڵ وەزیری دەرەوەی سویسرا باسمان کردووە کە یاسایەک لە پەرلەمانی سویسرا دەرچوو ڕێگە دەدات بە دەوڵەتان ئەو پارانەی براوەتە سویسرا بیبەنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و بیان گەڕێننەوە. سویسرا ئەو هەنگاوەی ناوە و چەند وڵاتێکش سوودمەند بوون لەو یاسایی سویسرا. بە نمونە تونس توانی پارەی دەسەڵاتدارانی پێشوو بگەڕێنێتەوە و نەیجیریاش بە هەمان شێوە.
زەمینەی لەبار هەیە بەڵام ئیرادەی پێویستە.